دووەمین دیوانە شارم و سێمین کتێبی ژیانی خۆم بڵاو کردوتەوە. ئەم کتێبە ناوی 16 ڕۆژە، ئەم دیوانە شاریە. جیاواز لە دیوانە شاریەکانی پێش خۆم و شاعیرانی تر هەستاوم بە ئەنجامدانی کارێکەویش بازکردنی چیرۆکی پشت شارەکانە. ئەم دیوانە شاریە تقریباً 2 ساڵ و شتێکی پێچوو تا کۆکردنەوەی چیرۆکە ڕاستەقینەکان یان ئەو چیرۆک و دەردەدڵی خەڵک بۆیە ناردینە ڕێی سۆشیال میدیاوە تا کۆکردنەوەی و تا پوختەکردنیان پێیچ و بەشێکیان با بڵێن شعرە کۆمەڵایەتیەکانە، هەندێکیان ئەو شارانەیە کە بەخۆی گەورە نووسیمە شارە عیرفانیەکانە. ئەوەی تری ئەمێنێتەوە ئەڤینداریەکان و ئەو چیرۆکانەیە کە بۆ چیرۆکی دوو کەسی ئەم هەرێمی کوردستانە نووسراوە. چەند شاری لە خۆگرتۆم دیوانە و چیشمان بۆ خوێنیتەوە؟ زیاتر لە 160 شارێکە شعرێکیشم بۆ ئامادە کردوون بەسەر چاو. من کانیەکی سەرەڕێی پایتەختێکی چۆڵکراوم، دڵناسکێکی بێلانەی زۆر شکا و چاکراوم، کەسێ قومێ خۆشیم بخوات بە بەردێک وەفام ئەداتێ، مرۆڤی ئەم مەملەکەتە بێوەفایش پێی ناگاتێ، واوشکەکەم بەڵام ئەڵێن شەستە باران بەڕێوەیە، سەیرە ڕێبواران لەم ناوە هەر هەمویان یەک شێوەیە، تینووی زۆر دڵی شکاوم پاراو کرد و بەجێی هێشتوم، کەس دێراوێ ئەوینداری بۆ ئەبەدی لێ نەبەستوم. ئەوە پێشکەش بە کەناڵەکەتان و بینەرانی خۆشەویستیش. هەردەنگە خۆش بێت ماوەیە کە دیار نیت کۆڕ شاری و نەما فترەیەک زۆر و کۆڕە شارەکانێ بەڵام ئێستا نەگەێنەماوە چییە؟ ڕاستە فەرمووی ئەم کتێبە کاک دیلان زۆر هیلاکی کردین، وەکو کتێبی باشنیم و 1 تا 1000 نەبوو. ئەم لەبەرەوەی کە چیرۆکی ڕاستەقینەمان هەبوو، دەی لەکوێ ناو نەنووسین، لەکوێ چۆن وا بکەین کە ئەو کەسی کە چیرۆکەکە شعرەکە بینێت و چیرۆکەکەی خۆی بینێ کە بیپارێزین، چونکە بەشێکیان لە چیرۆکی کۆمەڵایەتیەوە وەرگیراوە، ئەو چیرۆکانەی کە بەڕاستی کێشەی گەوریتیا دروست بووە. ئەمە زۆر زەحمەت بوو، کۆکردنەوەی زەحمەت بوو، پوختەکردن زەحمەت بوو. سوپاسی ئەو ستافە ئەزیزەمەکەم کە بەڕاستی زۆر هیلاک بوون لەگەڵمانە. ئیتر ئەوە وای کردبوو کە زۆر سەرقاڵی ئەمە بین بەڕاستی. شعرێ بۆ نووسرێ؟ بۆچی نانووسرێ؟ ئەی بە عاشقەکە گەیشتی تو ژنێ نایتر شعرە نووسرێ؟ بۆ پێتان وایە کە کەسێکی تر بە عاشقەکەی بگات ناتوانێت شعر بنووسێ. نمونێکی زۆر دیارمان باشە لەوانێ بۆ نێت. باشە کەس دەنزار قەبانی با بڵێن گەورەترە لەم دووەلی عەرەبیە. ئەو دوای با بڵێن گەیشتنی بە بەڵقیس، ڕاستە دوای شەید بوونی بەڵقیسیش زۆری نووسی، بەڵام لە کاتی گەیشتنیشی وەکو باسەکرێنەوە هەموو بەیانی شعری بۆ بەڵقیس خوێندۆتەوە. مەرج نییە تۆ ڕاستە کە ئەگەی بە معشوقەکەی خۆت مەرج نییە بڵێ ناتوانم شعرم بۆ بنووسێ، نەخێرە نووسرێ. لەوانێ زۆر خانم هەبێ خۆزگەی بە خێزانە خواستە بێت کە بۆ بە هاوسەری شاباز و زێری شەڕم بۆ منێرەوە شەڕم بۆ منێرە دیلە. ئەوە پێ بڵێ ئێستا باشیت؟ زۆر ئەو قسێ بەربڵاو بوو و شاباز و زێری ئەو باش نیم کەژنیە نات باشە؟ خۆی ئێمە لە کۆمەلگایەکەین خوێنەوار و نەخوێنەوارمان تایە. باش نیم ناوی کتێبێکە، دەلالەت نییە لە من ڕەنگە لە ڕۆژێکات چەند جارێ باشم و چەند جارێ خراپم، تۆش بە هەماشێ و هەموو بینەرێک. بەڵام ئەم کتێبی باش نیم دوای ئەوەی کە سوپاس بۆ خوا توانەی ڕیکۆردی پەرفرۆشترین کتێب بەدەست بێنێت و 50,000 لێ فرۆشە، تۆ بیرت نەچێ ئەوانشی کە ڕقیان لە کتێبە و گاڵتە بە کتێبەکەن و سوکاتی بە کتێبەکەن سەرنجی ئەوانشی بۆ لای خۆی ڕاکێشە. جا بۆیە مەسەڵەن هیچیان نەدۆزی بۆ نەخوێنەوارەکان و با بڵێنەوانی کە کتێب ناخوێنەوە بە باش نیم گرتبیان. من پێم ناخۆش نییە لەبەرەوەی کە قەیچێکە توانی ئەم کتێبی باشنیم هەر خزمەتی با بڵێن خوێنەر نەکا، لانی کەم خزمەتی نەخوێنەوارەکانیشی کرێ و کەسانی کە ناخوێنەوە سەرنجی ئەوانیشی ڕاکێشە. ئەمە باشە بۆی کەس بینێ کە پێی وایە کتێبێکێ بەناوی باشنیمانە ڕۆژێ بە کۆڵانێکا بڕۆیان بە شەقامێکا بڕۆ کتێبە ببینێ خۆشەویستی بۆ کتێب دروست بێ. ئەمە لەوە سەرچاوی گرتووە.